من طبعا مواليدم 1965 سیانزە لەسەر چواردەی مانگ بوو من هەڵەبجە تۆپبارانە کرا لایەن ئێرانەوە. من سیانزە لەسەر چواردەی مانگ بە مناڵەوە بووم. دکتۆری هەڵەبجە ڕەوانەی کردم بۆ سلێمانی، وتی ئەگەر نەچیت بۆ سلێمانی ژیانی خۆشت و مناڵەکەش لە مەترسیایە. دایکم سیارەیەکی بۆ گرتم. من طبعا بەهۆی تەعزیەوە چوو بوومەوە، گنا من ماڵم هەر لە سلێمانی بۆ خاڵم ئەمری خوای کرد بوو، بە تەعزیە خاڵم ڕۆشتمەوە. ئەیتر مامەوە لە ماڵی باوکم کە مامەوە سیانزە لەسەر چواردەی مانگ بۆ شێوازە بە مناڵەوە بووم. دکتۆر ئیزنیام وتیە بێ بڕۆیتە سلێمانی. دایکم سیارەی هێنامی بۆ سلێمانی، بەڵام لە پردی زەڵم ینی ئێمە تێپەڕ بووین بە چەند مەترێ لە دوای ئێمەوە تۆپ لە عەرزیە. ئەگەر یعنی پێشتر سایقەکە سەریع نەبووایە لەو مەسافە زۆر سەریع بوو، لەوەیە بگرە ئێمە شەید ببووینایە. کە منی هێنایە سلێمانی، ئەو کاتە خەستەخانەی مناڵ بوون جامیعەکە بوو، جامیعەی ئێستای سلێمانی. بردمی ئەوێ و لەوێ هەتا 15 لەسەر 16 مانگ هەر بەژانەوە بووم، مناڵم هەر نەبوو. وەڵا 15 مانگ سەعات دەوری 4 عەسر بوو. دایکم وتی وەڵا ڕۆڵە ئەڵێن هجوومە بۆ هەڵەبجە. وتم دایە با بگەڕێینەوە. وتی بابە تۆ وەزع خراپە، چۆن بگەڕێینەوە؟ وتم قەیچەکە پێم خۆشە بگەڕێینەوە دایە، ئەترسم مناڵەکانم لە ماڵی باوکم بەجێهێشت بوو، وتم ئەترسم. دایکم وتی تازەوە ئێوارەیە. وتم نە دایکە با بچین هەستاین چوین بۆ گەراجی هەڵەبجە کە بگەڕێینەوە. 15 مانگ سەعات کردێت تەقریبەن چارەک بۆ 5 تا چوینە گەراج. تەکسیم گر لە خەستخانەی جامیعەکە کە وولادە بوو، چوینە گەراج لەسەر کارێز بوو گەراجی هەڵەبجە. لەوێ هیچ تەیارەیەک نەبوو. بە 12 تاک بازنگەم لە دەسا بوو بە سایقێکەم وت من بازنگانە تەیەمێ بەس بگەێنەرەوە هەڵەبجە. وتی دایەگیان کەس ناتوانێت بچێت بۆ هەڵەبجە و کەس ناتوانێت داخەڵ بە هەڵەبجە بێ. تر بە نائومێدی گەڕامەوە بۆ وولادە. کە گەڕامەوە بۆ وولادە هەتا بەیانی سەعات 11:30 ئەنجا من مناڵم بوو لەو چرکەی کە کیمیابارانی هەڵەبجە کرا. ئەو دەقەیە من مناڵێکم هێنایە دنیاوە. مەرگە سواتی ئێمە وەک هەڵەبجەی من ئێستا کە 2 مناڵم دیار نییە لەو تاوانە، لە هەمان کاتا 5 خوشک و برام دیار نییە. من ئەڵێم تەنها ڕۆژێک بەس نییە بۆ یادکردنەوەی هەڵەبجە، تەنها ڕۆژێک بەس نییە بۆ ئازارەکانی خەڵکی هەڵەبجە. بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان 16ی سێشی نەکردە پشوو تا هەموو کەس بتوانێت بەشداری لە یادی هەڵەبجە بکە. من 2 منداڵم هەبوو، کچێک و کوڕێکم هەبوو. مناڵەکانم تەبعاً لە ماڵی باوکم لای خوشکەکانم بەجێهێشت. خوشکەکانم دوانیان گەورە بوون، لای خوشکەکانم بەجێم هێشت. ینی ئەوەی کە لەبیرم ناچێت، کچەکەم زۆر گریا بە دوامە. سارا دەستی ئاڵان لە کراسەکەم دایەت خوا منیش بەرە، بەڵام منیش وەزعم ئاوا بوو. کەس عەقڵی نەیەبڕی کە ینی ئەوەتەی کورد هەیە هەر بەشی مەینەتی بووە، بەس عەقڵ تەسەوری نەکرد کە کیمیاوی بڕژێت. کەس ئەوە بە عەقڵیان نەچوو. وتمان هەر تۆپبارانە، تۆپیش خەڵکە کوێ ژێر زەمینەکان عادەتەن لە ترسی تۆپ. مناڵەکانم لە ماڵی باوکم بەجێهێشت. من هەتا ئەوە ئەم ساڵ ئەکاتە 35 ساڵ بە هیواوە ئەڕوانم کە مناڵەکانم بدۆزمەوە یان خوشک و براکانم. من کە 2 مناڵم دیار نییە لە هەمان کاتا 5 خوشک و براشم بێ سەر و شوێنە لەو تاوانە. خوشک و براکانم لەگەڵ 2 مناڵەکەم. ئەوە 35 ساڵە کە من ئەم 7 نەفەرم لێ نازانم ناویان بنێم، ئەنفال ون بوو شەهید، نازانم چ ناوێکیان لێ بنێم. هەتا ئێستا من بە هیواوم کە بیان دۆزمەوە، کە ڕۆژە تەلەفۆنێکم بۆ بێ بڵێنەوە کوڕەکەت یان کچەکەت یان خوشکێکت یا برایەکەت تەلەفۆنەکات و مناڵی تۆیە و وەرە بە دەمیەوە. کە کاتێکیش ئەم ڕێکخراوەمان دانا لەگەڵ ماردینی ڕەحمەتی، وتم با خۆم بگەڕێم بە دوای ئەو مناڵانەی ڕاستەقینەی هەڵەبجا کە لە خوێن و گۆشتی خۆمن. مناڵێکی کە نەیەتەوە خۆی بکا بە مناڵی من، تەنها بۆ بەرژەوەندی خۆی من بەکار بێنێ.
بەڵام بەداخەوە 35 ساڵە لەو چاوەڕوانی ئاژیم حتا ئەژمرم هەر بە هیواوم. من بەدەر لەوەی کە ئەم ڕێکخراوەمان داناوە پێشتریش کە یەکێک گوتبێتی مناڵێکی هەڵەبجە لە هەر شوێنێک هەیە ئێمە هەوڵمان ناوە. بۆ نمونە لە سیویەکی ئابا مناڵێک هاتەوە سلێمانی وتیان ئەمە لە ماڵێک بۆ لە بانە بە خێویان کردووە ئێستا دەریان کردووە ئەڵێ هەڵەبجەیم. من هەستاوم ڕام کردووە بە دوای ئەو مناڵە بگرە هاتووە 3 شەویش لەلام بووە. دوای 3 شەوە کە مناڵەکە تیەگە ڕێگەم پێ نەیت و بڕۆم لە پەنجەرەکانەوە خۆم فڕێمە خوارەوە. ئەمە وابزانم حکومەت ئاگاداری ئەمەیە. ئەو ترکە ڕۆشتەوە هەتا پێنجێنی ژوتیان هاتوویتر لە دوای ئەوە هیچ هەواڵێکم لێ نییە. من بە بەردەوامی کە بڵێن مناڵ هەیە یعنی کە سوکارمان لە دەرەوەی وڵاتیش هەیە کە من ناوی هەموو خوشک و براکانم و مناڵەکانم وتومە نەکو کە کاتی پەردەوازە بوون کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە چوونەتە ئێران لە وڵاتی ئێران چارەسەریان نەبوو بێ و نردبوونیانە دەرەوە یعنی هەر لە هەوڵدان بەردەوامی. خۆی من ڕاستە لە کاتی تاوانەکە لەوێ نەبووم و لە سلێمانی بووم بە وەزعی کە بۆم باس کردی هاتمە ئێرە. بەڵام ئەوەی کە باس ئەکرێت و ئەوەی کە ئەیگێڕنەوە ئەوەی کە بینیومانە وابزانم مەگەر مردن لە بیرمانی بەرێتەوە یادی هەڵەبجە. یعنی من ئەڵێم برینێکە ساڕێژ نەکراوە. من ئەگەر وەکو خۆم و لە دڵی خۆمەوە سەیر بکەم ئەڵێم باوەڕ ناکەم هیچ دایکێک توانی بێتی بۆ چرکەیەک، هیچ باوکێک، هیچ برایەک، هیچ خوشکێک کە سوکاری خۆی لە یاد بکە. چونکم بەڕاستی برینی هەڵەبجە و هەڵەبجەیەکان هەتا مردن ساڕێژ نابێ، هەتا مردن لە چاوەڕوانی ئاژین، هەتا مردن بە ئازارەوەین. دەبوو هەڵەبجە ئێستا یعنی لوبنان بواە. هەڵەبجەیە کە نازنامەی گەلی کورد بێ، هەڵەبجەیە کە کوردی بە دنیا ناساند بێ. وابزانم هەروەکو شارەکانی تر خزمەت بە هەڵەبجە کراوە. هەڵەبجە هەتا ئێستاش بە پێویست خزمەت نەکراوە. هەڵەبجە هەتا ئێستاش خزمەت گوزاریتیانە. هەڵەبجە هەتا ئێستا بە جینۆساید نەناسێنراوە. هەڵەبجە هەتا ئێستا یعنی من ئەڵێم لە ئاستی تموحی ئێمەی هەڵەبجەیە شت بۆ هەڵەبجە نەکراوە. هەڵەبجە ئێستاش بریندارەکان نانێرنە دەرەوە بۆ چارەسەر. بریندارمان هەیە زۆر پێویستی بەوەیە کە بینێرنە دەرەوە بۆ چارەسەر، بەڵام هەتا ئێستا نەیان ناردووە. ئەوەی کە لە کوردستان چارەسەرەکرێت سەرسەر و سەرچاومان، بەڵام هەشمانە لە دەرەوەی وڵات پێویستی بە چارەسەرە بابیان نێرنە دەرەوە. ئیتر ئایا هیوا زۆربەیان لە ئێرانیش چارەسەریان نییە. وابزانم کولفەیەکی ئەو تۆی ناوێ ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی جدی با بۆ ئەم کەیسە و بۆ چارەسەرکردنی بریندارەکان نەک بە ئازارەوە دوای 35 ساڵ هەر هەناسە سەردی هەڵکێش. لە دەوری 850 بۆ 900 بریندارمان هەیە. 74 خێزان مناڵمانون بووە. 211 مناڵیش لە ڕێکخراوەکەی ئێمە تۆمارە. 7 مناڵیش لە وڵاتی ئێرانەوە پەیوەندی پێوە کردوین کە هەڵەبجەیە، بەس بەهۆی ئەوەی سەنتەرێکی پێشکەوت و لە وڵاتمانانێ ئێمە ناتوانین یان نەسریەیەکمان نییە ناتوانین مناڵ بێنینەوە. خۆی گرنگی لەوایە یعنی حکومەت ئەفزەلێت با بەم کەیسە. کەیسی هەڵەبجە کەیسێکی گەورەیە. کەیسی هەڵەبجە ناسنامەی گەلی کووردە. بۆ نمونە هەموو 25 ونبوانی جیهان هەیە. ئێمەش وەکو هەڵەبجە پشکی شێرمان بەرکەوتووە. چەندین جار داوام کردووە با لەو یادا ئێمە یەک کۆنگری ڕۆژنامەوانی لە وڵاتی ئێرانا بکەین بە ئامادەبوونی کە سوکاری مناڵانی ون بوو نەک نوێنەرمان، بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەمە نەکراوە. یعنی من ئەڵێم حکومەت کەم تەرخەمە لە کەیسی هەڵەبجە و هەڵەبجەیەکانە. یەکەم بودجەی تایبەتمان پێویستە. ئێمە تا ئێستا ئێمە 5 ساڵە خۆ بەخەش ئیشەکەین و لە گیرفانی خۆمان ئیشمان کردووە. حکومەت هاوکارمان نەبووە. مەبلەغی پارەی بۆ دابین نەکردوین تاکو ئێمە بە دوواداچوون بکەین. بەڵام ئێمە کوڕێک کە ئالان تۆفیق بوو تاقانەی هەڵەبجەشە و مناڵی گەڕاوی هەڵەبجەشە ئەومان کرد بە نوێنەری خۆمان کە خۆی لە وڵاتی ئێرانە بۆ چەند ساڵ لەوێ ژیاوە بە دوواداچوون و بەڵگەی باشی بۆ کۆ کردوینەتەوە کە مناڵیش هەیە لە هەمان کاتە مناڵیش هاتوۆتە کە هەڵەبجەی نییە. یعنی ئەمانە هەمووی جێگەی نیگەرانین و جێگەی ئازارن بۆ ئێمەی دایکان یان باوکان یا ئەو برایانەی ئەو خوشکانی کە مناڵیان لێ دابڕاوە لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە.
پەیامی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئیشی جددی بکات. لیژنەیەک هەبوو بۆ بەدواداچوونی مناڵانی ونبوو لە ئەنجومەنی وەزیران، ئەو لیژنەیە کارا بکرێتەوە، نوێنەری دادی تیابێ، وەزارەتی ناوخۆی تیابێ، سەحەی تیابێ، وەزارەتی شەیدانی تیابێ، لە هەمان کاتا نوێنەری ئێمەش وەک ڕێکخراوەکەمان هەبێ لەو لیژنە بۆ بەدواداچوون بۆ مناڵانی هونبوو. ئێمە ئەم 74 عایلەیە سامپڵی خوێنمان لێ وەرگیراوە کە کاتێ مناڵێک خۆی ئەناسێنێ با فەحسی خوێنی مناڵەکە سامپڵی خوێنی مناڵەکەش وەرگرن، هاوتای بکەن بە خوێنی ئەم 74 عایلەیە، مناڵی هەر خێزانێک دەرچوو ئەو کاتە بڕیاری لێبەن و بیگێڕنەوە، نەک یعنی تۆ لە ئێرانەوە بیان هێنیتەوە جارێک کەونیان کەیتەوە. ئەمانە جێگای ئازارن بۆ ئێمە. داوا لە پەرلەمانی کوردستانەکەم، ئێمە یعنی پاو پەرلەمانی کە ئەوان ئێستا بڕیاریتیان بە خوێنی ئێمە دروست بوون، بڕیار کە دەرەکەن لە بەرژەوەندی عام بێت، لە بەرژەوەندی خەڵکی هەڵەبجە بێت. ئێمە 31 تاقانەمان هەیە لە ناو هەڵەبجە. ئێستا بڕیارێ دەرچووە لە پەرلەمانی کوردستانەوە ئەوانەی کە تاقانن پێش تاوانی کیمیابارانی هەڵەبجە زەواجیان کردووە بە تاقانە هەژمار ناکرێن، لە هەمان کاتا هیچ کەسێکیشیان نەماوە، هەشمانە دایکی ماوە، هەمانە خوشک و برای ماوە، هەمانە بەس ئەوانە بە تاقانە ژمارەکرێن، یعنی ئەمانە بەڕاستی جێگای قبول نییە. لە هەمان کاتیشا پرۆژە یاسای مناڵەونبووەکانمان هەیە لە پەرلەمانی کوردستان، لێرەوە داوا ئەەکەم کە دەنگم بڕواتە ئەو شوێنە و دەنگم بگات کە پرۆژە یاسای مناڵەونبووەکان جێبەجێ بکرێت.